لەلایەک دامەزرانن بۆ ئێمە ناکەن و لەلایەکیش کەرتی تایبەت و کۆلێژە پزیشکیەکانەکەنەوە بە ئاهلی ئەیانەیە خوێندنمان ڕسوا بکەن و بێئومێدمان بکەن وەکو هاوڕێیانمانە وڵاتە بەجێ بێڵین بەڵام ئێمە پێیان دەڵێن بۆتان بەجێ ناهێڵین یان ئەیگۆڕین یان دامەزران ئێرانە سەلماندنی ئەوەیە لە مافەکانی خۆتان خۆش نابێت ئەگەر ئێمە هیچمان بەدەست نێنابێ ئیرادەی خۆمان بەدەست هێناوە ئێمە سەلماندوومانە بە ئامادەبوونمان لێرانە ئەی سەلمێنین چیدی پێشەکردنی مافەکانمان قوبوڵ ناکەین ئامادەبوونتان لێرانە سەلمێنەری ئەوەیە بەشە پزیشکەکانی ئەسنان و سەیدەلی و پەرستاری توێژێکی زیندوی کۆمەڵگان و ناحەقی و زوڵم و ستەم قوبوڵ ناکەن. ئێمە وەک دەرچوانی دانەمەزراوی کۆلیژەکانی پزیشکی دان و دەرمانسازی و پەرستاری کە لە ئێستادا لە هەر یەک لەم بەشانەدا دەرچوانی 4 خول بە فەرامۆشکراوی ماوینەتەوە و تا ئێستا حکوومەت لە ئازداواکاری و مافی سەرەتایی دامەزراندنمان بێ هەڵوێست و بێباکە. ئەمە سەرڕای ئەوەی چەندین جار بە جیاجیا و بەیەکەوە ناڕەزایەتیمان دەربڕیوە و پەنامان بۆ سەرجەمدام و دەستگا پەیوەندیدارەکان بردووە و چەندین جار بەڵێنمان پێدراوە بەڵام تا ئێستا هیچ کارێکی جدی لەسەرم پرسە نەکراوە و تا دێت ژماری دەرچوانمان زیاتر و زیاتر دەبێت. وە ماوەی 4 ساڵە تەواوکاری سووری خوێندن واتە ئیقامە و تەدەڕوجمان پەکخراوە بۆیە ئێمە لە ناڕەزایەتیەکانمان بەردەوامین. لە ماوەی پێشتردا لە کاتی خستنە ڕووی داواکاریەکانمان لە وەڵامدا خراپی بارودۆخی دارایی حکوومەتی هەرێم و کێشەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی و دۆخی جەنگ لەو بەهانانە بوون کە بەگوێماندا دەدران و وەڵامی ناڕەزایەتیەکانمانی پێدەدرایەوە و سەرباری ئەمانەش بە تەواوی لەلایەن کابینەی پێشووی حکوومەت و وەزیری تەندروستیەوە ئەم ناڕەزایەتیانە وەلاونران. هەر لێرەدا دەمانەوێت دەست بخەینە سەرێکێکی تر لەو هۆکارانەی ئەم پرسەی بە ئێستا گەیاندووە کە ئەویشکردنەوەی ژمارەیەکی زۆر لە زانکۆ و کۆلیژی تایبەتە و وەرگرتنی ژمارەیەکی زۆری خوێندکارە لەم کۆلیژانە بەبێ ئەوەی هیچ پلانێکی پێشوەختە بۆ دۆزینەوەی هەلی کار هەبێت بۆیان. جارێکی دیکە جەخت لەوە دەکەینەوە دانەمەزراندنی ئێمە و دواکەوتنی سووری خوێندنمان کە 3 ساڵی ئەزمموی کارکردنیشمان تەواوکاری خوێندنمانە تەنها گرفت بۆ ئێمە دروست ناکات بەڵکو وا دەکات کۆمەڵێک دکتۆر بەبێ ئەزمون دەست بکەن بە کارکردن کە لەمەشدا هەموو خەڵکی کوردستان و هەموو نەخۆشێک زەرمەند دەبێت. جگە لەمەش کەمبوونەوەی دکتۆر لە نەخۆشخانە گشتیەکان بە دوای خۆیدا دەهێنێت و وا دەکات کەرتی تەندروستی گشتی کە سوودمەند بووان و نەخۆشەکانی زۆرینەی خەڵکی هەژاری ئەم وڵاتەیە هێندەی تر بچووک ببێتەوە و خزمەتگوزاری تەندروستی هێندەی تر کەمتر ببێتەوە کە هەر خۆی ئێستا لە دۆخێکی خراپدایە و سەری بینینی نەخۆش لە ساڵدایە لە نەخۆشخانە گشتیەکاندا. بۆیە ئێمە پێمان وایە دواکەوتنی دامەزراندنی ئێمە زەرەر بە ئێمە و هەموو تاکێکی تری ئەم وڵاتە دەگەیەنێت. لە کۆتاییدا دووپاتی دەکەینەوە داواکاری ئێمە بە تەنها دامەزراندنە و داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین وەڵامی ڕاستەوخۆی داواکاریەکانمان بداتەوە چی دیکەم بێ بەهاکردنەی هەوڵ و ماندووبوون و خوێندنی 17 ساڵەمان بەردەوام نەبێت و سنوورێکی بۆ دابنرێت.